وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکومەت یاریمی کوردستان ڕای دەگەێنێت مامەڵەی عێراق و وڵاتانی دراوسەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان لە ڕووی ئاسایشی خۆراک و ئاوەوە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. ئەوەش ناشارێتەوە ئەم ساڵ مامەڵەی بەغدا لەگەڵ جوتیارانی هەرێم بۆ وەرگرتنی گەنمەکانیان خراپتر دەبێت. هەروەک وڵاتانی دراوسەیە بۆ کردنەوەی ئاو لەسەر هەرێم ساڵێکی دیکە هەڵوێستیان خراپتر دەبێت. ئەمە جێبەجەکە بە تایبەتیەوە کە بەلامەوە زۆر گرنگ بێ قەزەی گەنم ئەم ساڵ من دڵنیام حکومەتی عێراقی مامەڵی خراپتریش دەبێت لەم ساڵێکە پێدا تێپەڕیواتە ساڵی ئایندە و من دڵنیام لە ڕووی ئاویشەوە ساڵی ئایندە وڵاتانی دەوروبەرمان ینی فشاریان زیاتر دەبێت چونکە ئەو بەنداوانەی کە خەریکن یانی تاویان بکەن تەواو بکرێ کە هێندێکیان گۆڕینی ڕێڕەوی ئاوەکەیە دەزانم ئێمە تووشی قەیرانی کەش دەبینەوە. جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستانش ئەو ڕادەگەێنێت ئەو سیاسەتەی بەغدا بەرامبەر بە جوتیارانی کورد پەیڕەو دەکات لە وەرگرتنی گەنم و دابینکردنی پارەی جوتیاران سیاسەتی برسیکردنی جوتیارانە چونکە لە ئێستادا حکومەتی عێراقی پارەیەکی زۆری گەنمی جوتیاران قەرزارە و تا ئێستا ئامادە نییە بیداتەوە بە جوتیاران کە نزیکەی 600 ملیۆن دۆلارە. ئێمەوە هەست پێ دەکەین لەوێ سیاسەتێک هەیە بۆ برسیکردنی جوتیارانی کوردستان بێبەشکردنی جوتیارانی کوردستان کە حەلالی خۆیانە مافی خۆیانە گەنمیان فرۆشتووە بەڵام ئێمە وا هەستمان پێ کردووە 3 ساڵە ئەو پارەیە نادرێت بە هەرێمی کوردستان نزیکەی 600 ملیۆن دۆلارە 600 ملیۆن دۆلار پارێکی زۆر گەورەیە بەرامبەر کێ بەرامبەر خەڵکی خۆت. دوای ڕاگەاندنی ڕۆژی ڕفراندۆم لەلایەن پارت و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە ئەو مەترسیەی کە زۆرترین باس و خواسی لەسەرە و لە نێو هاوڵاتیان دڵڕاوکەی دروست کردووە ئاسایشی خۆراک و ئاسایشی ئاوا. بۆ ئەوەش وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو چەندین جار هۆشداری داوەتە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان لەو بارەیەوە بۆ ڕوبڕوونەوەی ئەو مەترسیەش وەزیری کشتتوکاڵ پرۆژەیەکی ئامادە کردووە و پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کراوە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.